کاتە و گرد کاتان وەش و شیرین بۆ بینەرار و ماچۆ زوانەوە شەویستەکان پێویستمە کەڕۆ پێناسە کەرمێ و باچم ئارۆ چکالان بێ ستایلەکەمان و کوڵەباڵەکەمان پێناسە و ناسنامن پێی هۆرامانە جوانەکەمان ئارۆ چە شارە جوانەکەی بیارە چە هەورامانەوە ئامانێک کۆمێمانداری خزمەت مامۆستا و دکتۆری پایەبەرز دکتۆر ناجح گوڵپی پێی گفتوگۆکردە و باسکردەی ڕۆشنبیری و کولتوری و ئەدەبیات و بەلمە سەر بابەتی زوانیش کە تایبەتەن و هەورامان هیوادارن مێ بتاوم هەردۆمانەوە پێناسە و ناسنامەی کولتور و فەرهەنگ و زوانە شرینەکەی هەورامان کەرم پێیشمە وەخێر ئامای دکتۆر گیانفرۆ ئەشحاڵەنە ئارۆ چەلاتەنە سڵام شمەی خێر بەیدی پێی هەورامانی سڵام پێی گۆران زوانەکە و ماچۆ زوانەکە شبەک و باجەلان و یارسان و زەنگلە و جمهور و ئەولمەلیکێکی و کەنۆڵە و هەورامان فرە سپاس مەکەرم دکتۆر گیان چانەوە دەسۆنە مەکەرم ئێستاکە من ئینەی کە چەوەرمان کولتور و فەرهەنگی شمەی هەورامیان باسێکی فەرهەنگی هەورامیمان پێی کەرە جیاوازی شێشن چڕڕی کولتوریەوە کولتوری هەورامان و فەرهەنگی هەورامان چەنی ماچۆ زوانەکانی تر بەڵێ دیارن هەورامان تایبەتمەندی وێژ هەنجە فەرهەنگن هەورامان جلوبەرگی تایبەت و وێژ بێن مەسەن چوخۆڕانکەش بێن کڵاشێش بێنێ فەرەنجیش بێن ئینە پێی پۆشاکی هەر پاسە جلی وێمانێت ژەنای جیابێنەی کڵاوە فێسە لاگیرە کۆڵوانە چارۆکە ئینشە گرتێنە ئینە گشتیشی هەورامانە ئینە گرت دەستکرد و هەورامانی وێشن هەرجە ڕاو فەرهەنگیوە هەورامان ناوچێوە وێبژی و بێن یعنی خودکەفا بێن وێژ ژیونان واسن پێی نمونەی ئێمەجە هەورامانەنە سەردەمانێ ئاساوی تەوەنین مابیان ئاساوی ئاو پێی هاڕای ئاردی و ساوەری و چڵتو واسن پەتڕی و جۆرەچێوە هەر پاسێج چەنی ئانەیە کە ئاسا و پیشەسازیەوە کسمێوە دەسی ئا زەمانەیە بێن کە زەمانە و وێشەنە کەر و کارگەوە فرەفرە گەورە و ئیسەتی وەلە ئیسەری باوش نەمێن و گشتش دەستکردی یۆتان بێن چ هەورام دەستکردی وێمان بێن و جەوێچمانەوە فاڕیانەوە پێی یاگەکاتەری هەر پاسە ڕانک و چۆخە یان چخۆڕانێک جە هەورامانەوە سەر ژوردان کڵاشی جە هەورامانەوە سەر ژدان و پەخش و بڵاو بێنە ناوچەکە دەور و پەشت و هەورامانێنە کوردستان یە گردی یعنی ئینە خەڵکانێەوە کردن کە ساحیب و فەرهەنگی بێن ساحیب و خۆنەواری بێن ینی هەورامان جە ڕۆ فەرهەنگیۆ جوگرافیایەوە فرە و ئی ناوچێشە گرتەنەرە کە تاوی باشمی هەورامانی فەرهەنگی هەرجە هەمەدان هەتا میاوە دەریای خەزەر هەتا میاوە سەردەشت و بانە و هەتا چاوە مرۆ لامۆزی و هەتا ئیران ئینە گر فەرهەنگ و گۆرانی بێن یعنی خۆنەواری شابێن ئەدەبیات شابێن علم شابێن نەسر شابێن بۆنە و ئی خۆنەواریەوە خەڵکەکەی ئەرەنیشتە بێن تاوانش ئی کار و کاسبیە بەدەست و وێشکەڕۆنە وێش بژیون واسنە مەچە هەورامان کە سەیکەرم ئاشتانی کەوە کارشمانە گشتش دەستکردی وەشانە سە بەڕستیش باشتانە کرد مەکریەوە باچم هەورامان وەکو سەرچەشمە و سەرچەمەیە پێی شوێنەکانی تری کوردستان بێن چڕووی فەرهەنگی و جلوبەرگ و بەڵێ بەڵێ من پسەواتم ئیسە هەورامان ئیچیوی وێژ وەشکردنی جە هەمان کاتیشەنە زوان و گۆرانی کە زوان بێن ئێمە قسیما پەنەکردن یارسان قسیش پەنەکردن شەبک پەنە ینی جە هەمان کاتەنە زوانەکەی چمان زوانێ بێن ئی مەنتەقەشە گرتگیرتنە زەمان و زووی واسنە ینی سەرچەمەش چاگەوە گرتن ینی فەرهەنگەکەمە چێوەکەمە جە زوانەکەی ئۆمسان ئیچی وما بینی پاسەشکردن کە وەڵێ باوە گریاگەرە پێی نمونە ئیسە جە پەرلەمان و کوردستانینە فەرەنجی یان کوڵەباڵ چەنی چۆخۆڕانکی چەنی کڵاشی کریانەنە ئەو حرسە تایبەتەکە پەرلەمانی یعنی ئیسە جە کۆڕ و کۆبوونەوە کۆنفرەنسە تایبەتەکانە پێینەی تایبەتمەندی وێشانیشانەما بە فەرەنجی و چۆخۆڕانک و بە کڵاشی وە بەربوون ناسنامەن پێی هەورامان بەڵێ بەڵ ناسامن پێی هەورامانی و پێی گۆرانی و پێی کوردستانی ئێمە ئی چۆخۆڕانکە بە جۆڵایی وەشکردێنە یعنی چا زەمانەنە جۆڵایی بیان بەدەست و پول و وێشا وەشاکردن ئیسە کارگەی سنوچنی هیچی بە وەشکەرەوە یعنی هەورامی ئەچا زەمانەنە تاوانش کارگە و وێژ وەشکەرنەوە وێژ بژیونەوە پەنەش مامۆسا ئی باسانی کە کردت
هەستمەکەری گشتش پەیوەستن وی سروشتە جوانەوەی کە چە هەورامان هەنن ئێستا ئێمە ئەگە سەیری بەشەکانی تری یا باباچم دەڤەرەکانی تری کوردستان کەرم گشتان یان باباچم گرچان ستایل و جلوبەرگ و فەرهەنگی یۆشان هەنن بەڵام کە کاتێ مەلمە هەر شوێنێتر ئی ستایل و فەرهەنگی کەیسە چەوەر منن ئی کوڵە باڵە و ئا سەر و مشکیت و نمە دوینمشان باشن ئینەک پەیوەستن وە سروشتی هەورامانەکەەوە یاخود شتێکی مێژوویان پەیتامەنە بەڵێ دیارە جلوبەرگ پەیوەندن پەیوەسن بە ئاو هەوا کەش و هەوا و سروشتیوە پەین وێ جە هەورامانەنە کات و وێژ بەڵێ ئیسەنا ناوچەوە سەردیگەن هەمیشە وەروەشتەنە وارە نەمەسە ئی دەرەوە بیارێ گوڵۆ هەورامانی تاینێ کە زمسان ئامان سەر پاییزەوە وەروە وارێنە و ڕابەندان بێن هەتا وەهار و نەورۆز ئیجا وەرگێن جابۆنەوە ئانەوە لوێنێ فەرنجی شاوەشکردن پێی ئانێ جە سەردا پارێز دۆشا ئاوەختەی چە قوماش نەبێن لوێنێ جەموو بەرز بزەی مەرەزی چوخڕان شاوەشکردن پاڵای تایبەتی چوا بێن کە پەرش ئاواتەن کەوشی یان جاش کەوشی کە چێری لاسق و دەورەکەش بە پۆس و گاوی یان پۆس و بزێ وەشاکردن یعنی ئیچێوێ گرجە دەستکرد و وێشا پەیانەی چەنی ئاو هەواکەی وێشا بگونجنان هامنێ چەنە کڵا شاوەشکردن کە فێنک بێن و وەرانە ئیسراحەت کەرا و پەنەش بژیوە فەرجی شاوەشکردن پێی سەردا و کەرمای پێی کۆڵ کێشتەی پێی بار ئاردەی یعنی ئینە ئیچی وێ بینێ پەیوەندیش بە کەش و هەوای و سروشت و شاخاوی ناوچەکەوێت ئێستش کە ئامای مێمە یاوای مێنام شارە جوانەکەی بیارە ینی هەستمان کرد نیشتیمانێکی فرە جوانن دەفەرێکی فرە جوانن گەنجەکان وە جلوبەرگی کوردی و و فەرهەنگ و شێوازێکی جوانی کوردەواری و هەورامی بیشان ئینە چی سروشتە جوانن بەس من بەش وە حاڵی یۆم فرەم دێن چە سلێمانی هەورامیە نێ و نەدێنم جل کوردی کەرا یا پەیوەست بە وەستایل و فەرهەنگی یۆشانەوە کۆڕانکاریە دروست بێن ینی سروشتەکان ئینە دروست مەکەڕ ڕازماچی هەورامان هەمیشە فەرهەنگ و وێش پارێزدانش جلی وێش بەکارمارونە بە دەستکردی وێشانی فەرەنجیش بەکاردن چخۆڕان کش بەکاردن کڵاشیش بەکار ئاردێنێ پیرانمان باو با پیرانان مشکێشاکردینە سەرش ئێسەی ئێمە کەربێشە وەروانەی فەرهەنگەکەی پارێزی وەروانەی تایبەتمەندی هەورامانی پارێزینە چەنی یاگاتەری فەرقش بوو جیاواز بوونە ئێنەتر پارێزنای فەرهەنگیان ڕاستنی دکتۆر گیان باول مەسەر بابەتێکی کۆمەڵایەتی فرەش ژەنفتەنم باسش مەکەرا ماچە هەورامیەکان زیرەکە نییە فکرەیەکی کراوەترشان هەنن هۆکارەکەش چێشن هۆکارەکەش پێیانەمە گەڵنێەوە کە هەورامیەکان ڕۆشنبیریەت و فەرهەنگشان جیاوازن چە پارچەکانی تری کوردستانیان واناوە مامۆستا و قوتابخانەی گەورەشان بێن تقریبا تاو بواچ و دوێرە هۆکار سەبەبێش هەنێ سەبەب یەکەمش ئانە کە ئێمە خوتان و یان خاوەن و زوان و فەرهەنگەوە کۆنی بێنێ زوان و فەرهەنگ و گۆرانی تاواچ و وەڵێ ئیسلامینە وەڵی ئامای ئیسلامینە ئێمە ئی فەرەنگما بێن ئی فەرەنگیچە دلی ئاینی ئاینەکامانە بێن هەورامان هەمیشە ئایندار بێن ئاینی زەردەشتیش بێن ئەچێگەوە کۆمەڵێ فەرەنگی ژۆر گرتێ هەورامانەوە بەڵێ دما و ئاین و زەردەشتی ئاین و یاسانی جە هەورامانە نەبێن ئەچیگەیچەوە کۆمەڵێ چێوێ ماوەرگرتێن ئینە گرت زانیاری و باگراون بوو بە هەورامیەکە چەنی ئانێچە سروشتی جوان و هەورامانی و هەر پاسە ئیسە زانستی سەلەمنان کە وەزی ئێمە هەورامی هەمیشە وەزی وەرمێ من وێ میۆشانە چاوەختۆن ویرمەوە زم و هامن وەزیم چەنمە بڕیا و هەمیشە وەزی مەوەر و خەڵک و هەورامانی وەزی ژواردێنێ وەزی ژیۆن ئەچا چێوە هەکە پێسەنە دەماخی پێسەن مەژگی پێکاتەکەش یعنی ساختار و وەزی ئۆمیگاسری کە ئینا دلێ وەزێنە ڕێک پێسە ساختار و مەژگین واسەنە باڕوون شۆکەری پێی بینەرە ماچۆ زوانەکانمان گرچان نمەزانە وەزی چێشن وەز مەبەستی چە گوێزن میوەی گوێز مەشۆ بزانان برم مەشۆ بزانان وەز یعنی گوێز واسەنە زوان و ئێمەە ئا کەلیمی هەکە بە واو دەستمەنەکەرا کۆمەڵێک کەلیمی ڕەسەنی هەنێ کە زوان و ئەوێساینە بە واو دەستمەنەمەکەرا دلی هەورامانینە هەر بە واو منینێ وەڵێم زوانی کوردی و فارسی و ماچۆ زوانەکانە فاڕیان بەگێ پێسە وەرێ سێگوریز وەزی گوێز واتەی گۆڕانکاری چەوشەکان و چەنامەکان بێن
حرفەکە نەبێم شوانە زوان شناس حەزب کەرۆپانێ بەڵێ دکتۆر گیان ئێمە چەبابەتی کۆمەڵایەتینمە بە ئاپرسیاری شەکەری وەکو نمونە باریشەوە ئیستا کە ئێمە ئامامێ چەنان بازار بیارە وەستمێرە کاکسەروەت پیاوێکی فرە نازداربی واتش مادام بەرنامەکەتان وە ماچۆ زوانن مادام پێی خزمەتکردەی ماچۆ جوان و هەورامان و سروشتە جوانەکە و شێوە زوانە جوانەکەمانن ئی کوڵە باڵش کردە دیاری پەیمان ئێمە فرە سوپاس مەکەرم ئی دڵگەورەی و ئی وەشەویستیە پەی فەرهەنگ و پەی جوانەکە چەگرد هەورامان هەنن پەیگرد هەورامیەکان دڵسۆزیە هەنن بە گرد هەورامی زوانێ حەسکەرەوە فەرەنگەکەی شپارێزنەوە ئێنە یۆ نمونە و ئانەی کە یەکسەر واتەن پێی بەرنامە و ئاروی بۆ جە تەلەڤیزیون و کەرکووکی وە زوان ماچۆن یەکسەر کۆڵەباڵەیە ئافرەنجیشتدانی بەنە پێی بەرنامەکەی یعنی حەسکەرە گەشە بۆ بە زوان دڵسۆزیە فرە گەورە بڵێ دڵسۆزان وەراوەر و فەرەنگەکەیش منیچ پەنە تاواتە یەکسەر چاوە بە سیارە وێم ئامانە پێگەیە خزمەتانە پێیانەی ئینە گر پەنەش باشە خزمەت و فەرهەنگی پێشوازی فەرەنگەکمان بمانەوە و نەفوتێ فرە جوانن پێشوازیەکەتان فرە سوپاسان مەگەرم دکتۆر گیانیۆت چە زانستی زمانەرە ئاستێکی باشتەرن حەز بەکەرم بنمە سەر بابەتی سەرەکیمان کە زوانن زوانی هەورامیە باوەچم زوانی گۆران دیالێکتی هەورامیان ماچۆیی ئەگەر تەماشا کەرم گرد ماچۆ زوانەکانی تر چە قسەکردە وەکو شمەی هەورامی قوڵ نییەنێ وشەکان وەکو یۆش دەربڕینشان پێی نمەکەرە ئەگە بۆ تاوی ڕوونکردنەوەمان پێیکەری دیارە من وەڵتەری جواتن هەورامان و باجەلان و زەنگنە و یارسان و ئینێ کە گر بڵێنەواتن ئێنە زوانێ بێن زوانە قەریبی بێن پەنە شاواتن زوان گۆران زوان گۆران ئەوامەنە و زوان پەهلەوی غەربی بێن پەهلەوی وارین غەربی بێن هەر پاسە سەردەم و ساسانی چەنە هەم زوان بێن وەلێم ئیتر زروف و زەمانەی پاسەشکردن ئی زوانە کۆمەڵە شکستێژ ئامانێ مێرە دمای وڕای مینشیر و ئەردەڵانی ئی زوانە کەوت گرۆریەش کەوتە لێژی دما و ئاوەختیوە ئیتر وردە وردەی گۆران زوانەکەی ماچ و زوانەکەی وردە وردەی زوان شافاڕیا پێی نمونەی چاوەشمە جامەنتەقە و گەرمیانی هێرش و عەرەبی ئاما عەرەبەکە پێی کەرکووکی ئینەی فشارەوە فرەتا مل بێ وردە وردە زوان و وێ تا تەرک تاکەرە نەمەن ئەولاتەر هەر ئەپاسە مووسڵەنە هەر ئەپاسە وەلێم هەورامان بۆنەوە ئانەیەوە ناوچەوە کەشاوی بێن سەخت بێن ئاماولوای ئامۆشۆ کەمتەر بێن چەم و ناوچەکاتەرینە تاوان شا فەرەنگەکەی شا و زوانەکەی شا پارێزنە هەرچەندە ئێمەج هەورامانە لە تمەما وەرکەوتن ئامنتەقیمە کەوتێنی نزیک و برا کوردەکامەوە وردە وردە زوان شافاڕیان بێن بە کورد یعنی ئێمە ئەتە چەندی کوردی تێکەڵی بینی ژەن و ژەنوازیماکردن فرێوەمە زوانەکەویمە ویرشێنەوە قسێش پەنە نمەکەن واسەنە بەداخەوە سەواتم زوان و ئێمە فەرەنگ و ئێمە فەرەنگەوە دەوڵەمەند بێن خاوەن و ئەدەبیاتی بێن لێ ئێمە هەرجە ئەگەر گێڵمەوە پەیمێژ و 1200 ساڵی چێوەتە یە 100 ساڵی چێوەتر سەردەم و باروری ماهی و باروری زانایەوە کە زانێوە پیرێوە بابایەوە نامی و یارسانی بێن چاوەختەوە ئێمە مێژوومە هەن ئەپی زوانە خاوەن و فەرهەنگی خاوەن و نوویسەی و خاوەن و شعری و ئەدەبیاتی و نەسری بێن بێ و زوانێکی پڕاوپڕ بێن پێی ئانەی بتاوی بەڵێ زوانێ بێن کە دین و یارسانی شپەنە نوویسیانەوە یعنی زوانێکە دینە بێ تێکستەکە وشپەنەش بنویسەوە یعنی ئینە زوانێک کامە و پەڕن یۆم گەرەکەم بی پرسیارتە چەنەگەری ئەگە بەیمێ دیالێکتی هەورامان یا باباچم زوانی ماچۆ یان زوانی گۆران چڕووی ڕێزمانەوانیەوە کە یۆت چە ڕێزمانەرە پسپۆرەنی مەتاوم وەکو ڕێزمان زوانێکی تایبەت و زوانێکی کامڵ و بێکێشە بنمشەرە بەڵێ ینی پێشگر و پاشگر و ئی بابەتانە جیاوازی شەنان کە ناوزگیان زوان گۆران بۆ پسەواتن وەڵتەر زوان بێن ئەگەر زوان نەبوو چی ئاینێوە بێ ئەپی زوانیە منیسەوە میشینێک گەورە پیسە ئەردەڵانی 600 ساڵی زیاتر دوێ جار بەغاش گرتن یاوان لا مووسڵی دەسەڵاتێ فرەش بێن
گرت بە هەورامی ئیجا ئەدەبیاتێەوە دەوڵەمەندمان هەن یعنی تو تەماشا ئەدەبیات و گۆرانی کە لە پسەواتم سەدەی دووەمی کۆچیوە هەنما پسە بەڵگەنامەی تەکستەکەی کتێبەکەی یارزانی هەنێمە سەدان شاعری میرشیر و ئەردەڵانی بێن بە زوان گۆرانی وەزوان ماچۆ دەیان شاعری جەگەرمیانن و وەزوان ماچون نستەشە هەتا ساڵەکە 60 و 75 زاینی گەرمیان و لاشمە ڕەنجوری و من نامی شاعرەکە ئیسا پێم نمایە ئینی گر بە زوان ماچ و شعرێشان نوویسێنی کەلارەنە گەرمیانەنە کەرکووکەنە بەغدانە خانەقینەنە هەتا مەلی لاو مووسڵی ئینە ئی زوانە جا ئی زوانە ئەگەر بەیمجە بار و زوانەوان یا زوان ئەشناسی و بەششکەرمی تاومی بواشمێ چند دایلێکتێوەن دایلێکت ئیسا زوانی گۆرانی ڕەسەن پسە زوان و یارسانی دایلەکت و گۆرانی ڕەسەن لەهجە و یارسانی لەهجە و زەنگنەی باجەلانی شەبەکی ئینی ئەپێسە خسەرە ئی لەهجە جیاوازن جە هەورامانی جیاوازەکەش چێشە لا ئێمە نیرومامەنن ئێمە دایلەکتەوە جیاوازە ڕەسەنایەتی فرەتەر دلێ هەورامانینە مەنن ڕەسەنایەتی یعنی چێش ئێمە بڕێ ئەشناسی بڕێ تایبەتمەندی هەنێ زوان و هەورامانینە لەهجەوە یا دایلەکت بەڵێ جیاوازن جەماچووی ئێمە پێسەنی زوان و ئەوێسای پێسە نیرومای ئەە چلای بنیش پرسیارێ فرە گرنگبی بڵێ فرە باسییانش مەکەرە پێی نێروما چینە جیاوازی هەن پێشەکە بەس ماچۆ زوانەکان تر من کە تێبینیم کردن لایشمە لاوشمە نیروما نەمەنن یۆش بێن ئیسەمەنن چاوتر بێن تەماشە بکەرە زوان ئەشناسەکەی مەواچە زوانە کۆنەکی زوانە پەیرەکی گرد دیارکەوت و نیرومای شابێن مەسە زوانی ئەوستایی زوانی ئاخامەنشی هەکە زوانێک کۆن و ئێمە بێن هەتا سەردەم و پەهلەوی ئینە نیروما بێن دماوانەیە وردە وردەی نەمەنن فارسی تازەنە نەمەنن کوردینە نەمەنن زوانە تازەکە زوانە ئێران تازەکان نیروما نەمەنن مەسن زوانە هندو ئەوروپیەکی زوانی ئینگلیزی کوچەش شەنەمەنن زوانی کرمانجی ژوور و بادینانی کەمە کێش شەنەمەنن زوانی جێرمانی ئەڵمانی فرەش شەنەمەنن یعنی زوان هەتا قسێ و پەنەکرد یعنی قسەکەرێش فرێ بە وردە وردەی ناڕەحەتە چکە نیروما بۆ زوانە ناڕەحەتا پێی قسەکردەی ئیسە زوان و گۆرانی کاتوش قسەکەرێش فرێ بێنی جوگرافیایەوە فرەبیێن وەروانەی ئیتر وردە وردەی نیروماکە نەمەن ئیسە ئێمە شاعرمان هەن و هەورامان ژاوەڕوو نەبێن مەولەوی سەیدی بێسارانی شێخ موستەفا و تەختەی شعر شاواتن پێسە شاعرەوە کە گەرمیانە نەواتەنش یعنی یەک زوان بێن و نیرومای شا نەبێن چن دکتۆر گیامەتاوی چ نمونەیەمان پێی بارەوە ینی چەسەر ئانەی فەرقش چێشن مەتاو بەڵێ نمونە پێینێر تەماشە بکەرە کە زوان نیروماش چەنەبی نیروما دیارکەوتێژەن زوانن پەنەش ماچە ڕێککەوتەی ئەگریمنت یان کۆنکۆرد یان هامتایی واسەنە پەی نمونەی من ماچوو ئیتفێ بەرزەنە ئیتفێ ئیتفێ تفێ یعنی تو ئیتفێ بەرزەنە تفی نێڵێنە مان واسەنە ڕەگەزژمان وەلێ ماچوو ئی چنارە بەرزەن ئی چنارە بەرزەن ینی ئی چۆی چنارە ئی چنارە درەختی چنار نێرە نێرن ئی چنارە بەرزەن ئی تفێ بەرزەنە بەرزەنە ئی وەزێ بەرزەنە یان مەواچی هەناری شیرین وەشەن وەشەن ساوی شیرینە وەشەنە ساوی شیرینێ وەشە ساوی مان مێڵێنە شیرینە مێڵێنە وەشەنە مێڵێنە یعنی ناوەکە نامەکە مێڵێنە سیفەکەش مێڵێنە فعلەکەیشش هەر مێڵێنە وەرچە بەرنمەکە ئانمونیت شاوردەوە واتت پێی پیا و ماچم وەشنی پەی ژەنی ماچمی وەشنی منی شامانەوە هەڵەوە خەڵک واچێنی وەشنی فرەمان ئێمە پاسەمەکەرمی وەروانەی نیوانایەمانیا فرە و خەڵکی ئیچێوان نمەزانن یعنی مەسەلەی ڕێزمانی زوانی زانشت و زوانی چەدربڕینی شەرە جیاوازیشان کەمن بەڵێ کەمن ئیسە بڕێ دەگەمە هەر پاسە ماچە مەسەلە دەرەوە مەڕێ زەڵم ئێڵان پێ هەورامان بەندۆر ئینێ نیروماکەی بە جوانی جیامە کەراوە بڕێچمە ئێمە ئیسە من و بیارێ و منتەقە و نهونی
جیاژ نمەکەنیێ واسەنە وەلێم جەهینەکاتەری نمونونەکاتەری ڕێک پاسەماچم دکتۆر گیان گە باسی زوانی هەورامان کەرم بڵێ جیا شۆکەرم چەماچۆ زوانەکانی تر چە هەورامان هەورامانی باباچم دیوی باشوور و دیوی ڕۆژهڵات یا باباچم هەورامانی سەخت و هەورامانی تەخت جیاوازیشان هەنن چە وشەکاری و چە دیالێکتەرە ماشەکەرە ئێمە هەمراوانی ئیدیم و هەورامانی ئەو دیم ئەمەی کە ئینەی کە نزیک و بیارین فەرقمان نییە هەورامانی تەخت و هەورامانی لە هۆن پێسە یوی قسێمەکەم وەلێم مەلمێ پاوە مەلمێ ژاوەرۆ فعلشان پێسە شمەن ماچۆ مەوەرو مەکەرو واسنە مەلوو تێبینیم کردن ئانە وێژ ئانە ڕاستن چ ئێمە فرەنی یعنی پێسەن قاعدە و زمانەکەیمە ئەپاسەنە یعنی مەشۆ ئەگەر زوان و نوویسەی بەکار باوەری مشۆ پاسە بنویسی وەلێ زمان و قسەکردەی زمان و دوای زوانی شعبین ئەگەر بە جۆرەتەر قسەچکەری کێشە نیە ئێنا ئانە مەسە ئێمە و ئەودی فەرقش نییە پاوانیشا بڕێ حرفێنە فەرقشن کە حرف فەرقشبی یعنی لەهجە یعنی ئێمە و هەورامانی بڕێ لەهجێنمێ دایلەکت و هەورامانی زوان و گۆرانی بڕێ لەهجێنمێ جە حرفەنە جە تەلەفوزەنە جە دەربڕینەنە فەرق مەکەرۆ من ماچوو وەرو ئا ماچوو مەوەرو من ماچوو دەگای ئال ماچۆ دەگەی من ماچوو لوای ئال ماچۆ لوەی من ماچوو مووسوو ئال ماچۆ مەوسوو یەک دەنگەن فەرقمان وەلێم کەبی بە دایلێکت کسە دایلەکت و هەورامانی چەنی دایلەکت و یارسانی چەنی دەنگە کافەرەکەن ملو کەلیمێت فەرقما هەن جە کەلیمەکێنە ئیسا تۆ ماچی من مەلی پێی بازارم ئاهە پەنەژ ماچە یاگەنامێ یاگەگیر و نامێ زەمیر متەسل زەمیرەکە فەرقش هەن ئێمە ماچمێ من مەلوو تۆ ماشی من مەلی پێی بازارم ئەچا زەمیرەنە زەمیری لکا زەمیری متەسیلەن فەرقمە هەن هەر پاسە بڕێتەر ڤۆکابولەری یعنی کەلیمێ هەنێ فەرقمە هەن یعنی دایلەکت تەنیا گرامەرەنە یعنی نیرومایش فەرقمانە یعنی کەرۆ گرامەر ڕێزبانە فەرقەن چەنی ڤۆکابلەری کەلیمێ چەنی دەنگی بەڵام لەهجە تەنیا دەنگەنە پرۆنەنسنیشنە دەربڕینەنە فەرق مەکەرا وە گردیچ جێوترینی حاڵیمان مەبوو بیاومێنە تێدەگەین بەڵام کە ئەژناسە و زوانی کریا گر زوانەوە دایلەکتش هەن و لەهجەی چش هەن وەلێم کە من و تۆ قسێما کردی جێوترینی نایاومایمێنە یعنی بە دوێ زوانی جیاوازی قسێ مەکردن من و تۆ کەرکووکەنە یاومێ بەیوترینی قسێ کەرمی جێوترینی حاڵی مەبوو یعنی بە یەک زوان قسێ کەرمی وەلێم چەنی هامڕاکال کە وێنەگرێ ما بێنێ قسێم چەنی کردی نایاوێنێ یعنی من و ئا دوێ زوانی گیانمە ئینە زانشت و زوانی ماچۆژ من نەواتن وە گوێرەی زانستی زوانی گۆران یان زوانی ماچۆی جیاوازن و زوانێکی تایبەتەن بەڵێ زوانی گۆران زوانێ فرە کەس ماچە شێوە زوانی ئەوەن چە کوردی ئانە سیاسیە پاسەماچۆ ئێنا ئانە زوان ئەشناس بوو پاسەمەواچۆ یۆش وە گوێرەی زانستی زمانەوانی کانی سە بەڕێستان باستان کرد ماچۆ کە دووە کەس قسەشان کردوەیەکەوە کەسێت چەنەشان حاڵینەوی ئانە زوانشان جیاوازە ئێستا ئانە چانە یەکلای بان و ئانی کە باستیش کرد چڕووی ڕێزمانیشەوە تەمام ڕێزمانێکی تەمام جیاوازمانی وەێستا من پەنەم واتی ئێستا تۆ بۆچوونی بەڕێستان زوانێکی تایبەتن بەڵێ زوانی گۆران زوانێکی تایبەتە زوانی ئەم خەڵکی وڵاتی ئێمە بووە ئێمە بیان تاریخش هەن برا تاریخش هەن بەڵگەنامەما هەن ئەدەبیاتما هەن ئینە ئەتر من مەواچوو زوانە شناسای ماچوو بامۆستا ئایوبیش چەند پێکەوتمان کرد دەربارەی ئەدەبیاتی گۆران وەگشتی ئەویش باسییانە شەکەر واتش زوانی گۆران زوانێکی تایبەتە بەڵێ شمەش هەمان ڕاتان هەن هەمان بۆ چونتان هەن هەرچی زوان ئەشناس و وەرکەوت ئەشناس ئامان ئی وڵات و ئێمە نزیکە و 16 کەسا ئامێنی کوردستان ئێران گێڵێنێ کە ئی زوان و ئێمە شادیان ئیسا مەکەنزی ئامان هەلو هەورامانیش
وەرگرتن لوان دلێ باجەلانەکە لا مووسری قسە ئاگەژ وەرگرتنی واتەنش ئیدووە زوانی ئیدووە دایلەکتی هەنی یەک زوانینی جوانن ئێمەش دلێ زوان و کوردینە پۆلیان نەکردنی یعنی کابرا جە بەریتانیا و ئامان و دکتۆرا زوان و فارسی جوانان و گێڵان ئێرانەرە و ئینەشەدیان تۆمارشکردن واسەنە جوانن دکتۆر گیان ئەگەر باسێکی جێناوەکانمان پێیکەری جێناوەکان چە زوانی گۆران زوانی ماچۆ جێناوەکان چەنی هەورامان جیاوازی شەنن چەنی ماچۆ زوانەکانی تر یان هەمان جێناوەکان وەکارمارە پاسە بزانم مەسەلەن من ئەو شان شمە ئەو شانەما فەرقشن یعنی یاگەگیر و نامێ ئێمە ماچمی یاگەگیر و نامێ یعنی جێناوی سەربەخۆ یاگەگیر و نامی سەربەخۆ ئەوانەی کە سەربەخۆن یعنی بۆ کەسی زیندوو خۆ جێناو حوت هەشت جۆری هەیە پێی کەسی زیندوو هەفتەش جۆرەشەنە من تۆ واسەنە ئاڵی من ئێمە تۆ شمە شمە ئەوشانی ژماش دێ واسەنە ئەنە مەسەن شمە ئەوشان پێی باباچم ئالیشا جێناوی سێمن بۆ سێم کەسی کۆ ئەبێ کەسی کۆ اینە یان یۆنە فەرق کەرمێ یۆنە جیاوازێن اینە چێشە اینە دایلەکتە یعنی یەک کەلیمەنە فەرق کەرمێ واسەنە بەڵام یاگەگیرە تەرمە هەن یاگەگیر و نامێ وێ شمە ماژدی یۆمان ماچمی وێمان وێمان اینە هەر گۆڕانکاریە چەبەی دوو وشەی سەرەتا ریفلێکسیڤ پرۆناون وێ ئینە فنم هەنی چما هەن هنوو چێش هەن یعنی معناش چێش هیم سێڵڤ یعنی هی خۆم ماچم یۆم هین یۆمن هەنوو وێمن ئێمە ماچمە هەنوو وێمن یاگەگیر و نامێ هەکای چما هەن یان کە ماچی کاکەناوس هەکە بەرنامە و ئاروی پێشەژمەکەر و هامڕامن ئینە یاگەگیر و نامی بەستەیە یان ریلەتیڤ پرۆناون واسەنە ئینە ئەچێنە ڕەنگە بواچ و کەمە یۆیمشمی وەلێم کە یاگەگیر و نامێ جێناوی لکاو ئینە فەرق مافرن یعنی ئێمە چە جێناوە باباچم ئەگەوە ڕێزمانیە کوردی سۆرانێگە باچم جێناوە سربەخۆیەکان فرە جیاوازیمان نییە بەڵێ بەس چە جێناوە لکاوەکان بەڕێستان ماژدێ جیاوازیمان بەڵێ لکاوەکان لە هەورامی جەهەورامینە 5-6 کۆمەڵین 5-6 کۆمەڵە هەر کۆمەڵێش نمونەمان پێی باچی مەلکە و جۆرە فعلێرە ئایج یەک کۆمەڵشانە پێسەنمی یوی مەسەن کردەوەی وێردە یعنی فعلی مازی واردم واردت واردش واردتان واردشان واردمان واسەنە اینە ئێمە و گۆران و کوردیش و فارسیش پێسەنمی یوی گدیش وەکیەکان دژ وەگەر وەلێ مەکەم ملمێ سەر و یاگەگیر و نامەکاتەری مەسەنەن ئێمە فعلماهەن متعدین فعلماهەن لازمن اینە کەسێ زۆرشنازام و نمەزان و متعدی و لازم وێر و نەوێر چێشە مەسەن ماچوو وتانێ کەوتانێ یعنی خەوتم ئێمە ئانێژ لە کۆپۆرە وەلێم کوردینە یان ماچۆنە هەر میمش لە کلوپۆرە تۆ مەواچی چێش ئەگەر بواچی خەوتم وتانە وتەنا لێانە پێسەی من بەس کوردینە ماچۆ خەوتم یان نووسم مومش بۆن میمش بۆن ئێمە ئانش بۆن ئانیش بۆن کەوتانی کەوتان ئانەکە باباچم جایشانمە ماچمی کەوتە یانگە نامە لکاوەکە لکاوەکە جیاوازن جوانن یعنی فعلی متعدی و فعلی لازم یا گەنامەکەش جیاوازن جە کوردینە و هەورانە کردەوەی ئێمە فعلی مازی مستەمر و مزارعی مستەمر با خەڵک گریاوەنە جوان ڕوونکردنەوەکە جوان کێشەمانە چڕووی زانستیەوە زۆن عربیین ڕاستن بەس گۆرانی چوو کوردی چوو فارسی جەقەڵ و فعلی مازی وەژمەکەڕ ماچوو دەم خوارد شمە ماژی مەوەردم گۆران ماچوو مەوەردم مەکردم واسەنە ئەپاسە وەلێ هەورامانەنە ماچمی وەرێ
جیاوازن بەڵێ ئێمە جە ڕێخە و فعلی کاڵک هورمەگەرمی ئی ڕێخە تایبەتمەندیە زوان و هەورامین دایلەکت و هەورامانی کە لکەژ بوو بە ڕێخە و زوان و ئەوێسایەوە یەشتەکی ئەوێسای نۆزدە و ویسیلەکەنە فعلی مزارعشە بەکار ئاوردن پێی وەشکردەی فعلی مازی نەقلی و بەردەوام ئیشە جوانن ئینە جیاوازینە ئێمەش سیغێوە فعلی ماهەن یا سیغلێوە مەزدەری چەمەی ماهەن هیچ زوانە ئێرانیە نییەن لاشمەیشە گۆرانیشە نییە نییە ماشمەی ملای ملو یعنی دەڕۆم ئەم گۆینگ واسەنە کوردی و فارسیە یا ئینگلیزیە هەن یعنی موسای موسو گێوای مەگێڵ و واسەنە شۆرتای مەشۆر و شۆرای شۆر و واسەنە ئینە چێوێن تایبەمەندین بە زوانی وێ ماوە جوان هەم فعلی چاو هەم چەمەی چاو دکتۆر ئەگە باسێکی پاشگر و پێشگر کردم بەڵێ بە پێشگر و پاشگرەکان چە زوانی گۆران و دماجە اینجا ئەگەر جیاوازی شەنن چە بینی ماچۆ زوانەکان ترچەنی هەورامان باسمان پێکردی ئاە من بزان و پێشگر و پاشگرەکەمە وەڵگیر و دماگیریان وەڵوەچ و دماوەج هەورامانەنە فرێمە هەنێ وە فرێوەج ئەچی پێشگرا یا وەڵگیر و دماگیرە چەنی فعلەکای چا و چەمەکای چا دلی ئەدەبیاتی و گۆرانی نەگەر هەنی من کتێبەکەمەنە کە چەمەم نوویسەن لوانە شعرە بێسارانین بە نمونە پێی ئاردنەوە شعری ئەڵماسقان و کەنۆڵەی ئاردنەوە کە ئینەی 500 ساڵ چێوەڵی وشێنی بڵێم گەگەلاشوە نەبانە خەتاوانێنە فۆتیێنێ بەکارشانمانی ئێدا پێشگر و پاشگر زوان و ئێمەنە چەنیشمە پێسەیون ئێمە ئەنە ماهەن وەنە ماهەن چەنە ماهەن پەنە ماهەن پەنەکەوتەی وەنەکەوتەی پەنە شۆرتەی چەنە لوای چەنە ئەسای چەنە شۆریای پۆلوای پۆکردەی پۆرە لوای پۆرە هۆروەستەی هورکەندەی هورتا هەن یا ورتا هەن هورواستەی هورزۆ وری زۆ ئینە مشۆ کەریشاوە بە ڕێزمانی ئێمە ڕەنگە باما بە زوانی وچیا سپۆکن لەنگوی شما چە ڕووی باباچم ڕووی پەروەردەیەوە هەوچ هەوڵێتاندان چە وزارەتەیان چە وزارەتی پەروەردەیان لایەنێکی حکومی بتاڵدێ نانا چە سەر زانستی ڕێزمانی هەورامی ئێمە هەوڵ مادان چاوەختۆن حکوومەت ماهەن واتەن ماپەنە جارە شەمی کاکە ڕەجەبی باس ماکەرواتم کاکی بەڵێ بەڵێ واتم ماچوو باچێوە چانەکەرمە واتم کورد پەرسە وەرو ئێمە ڕامامەوە بوانمێ چونکە زوان و ئێمە زوانێک کۆنن و فەرهەنگما زوانما تاریخما ڕێزمان ئەنجامش نەبێن هەر پارۆ وەزیر و ڕۆشنبیری هەورامیان ئاخر هەوڵشدا فەشەلش ئاورد ناسشە وەلێ وێمە ئانە کە دۆسوز و هەورامانتان کارش پێمەکردێ وێمە کارەوەی داهاتوتان بتاودێ کتێبێمان نووسێنێ بە هەورامی و فرە و دەگایەکانمانە گجار کاری فرەوەشتان ڕێگوزیار ڕۆشنبیرەکانمان خولی ڕۆشنبیری خولی زوانەوانی مەکەرمەوە و فێرش هەمەکەرم جوانن دکتۆر گیان ئێمە وردە وردە چە کۆتایی بەرنامەکەمان نزیکەوە بێنمێ وەداخۆ قسەکردە چەنیتان چی سروشتە جوانە فرێش خۆشن ئێستا ئێمە ئەگەر جیاوازیمان دیەوە چەبینی هەورامان و چەبینی ماچۆ زوانەکانی تر ئی جیاوازیە تامەلۆ زیاد مەکەرۆ یان مەتاوم یەکش بوونمەوە ئی جیاوازیە من فرە گەژوینەنا کە کەمتەرش بکەرمێ بسەواتم ئەسڵەنە ئینە جیاوازی زمانین زوانین جیاوازی دایلەکتی ئینە مەبوو بە کێشە و گرفت جە زوانم واسن ئینە چێوێ ئاسایی گرد زوانێنە گرد دایلەکتێنە هەن وەێ ئەگەر شمە بتاودی وردە وردەی ئێمە ئەساڵەتمە ڕەسەنایەتیمان پارێزان تاودی شمە کەڵک سوودمە هۆر بگردی پێی ئانەی زوانەکەی تا فەرنگەی تا دۆڵەمەندتر کردیوە ژوژن دێشۆ ژیم دێشۆ واسنە دکتۆر گیان ئێمە کاتی بەرنامەکەمان کۆتایی شامە حەزمەکەرم و زوانەشینەکەی یۆمان دوا قسە چێشن وڵات دما قسەم ئانن کە بواچوو سڵام پێی گۆران زوانەکە سڵام پێی ماچۆ زوانەکە هەر چێگە جە هەورامانی سەرکەشە و هەتا میاوە گەرمیانی گڕ و کەڵپە باجەلانەکی دەشتە و مووسڵی ئەوەن مەلیکێکی زاخمەسی و قەراخ و دەریا و خەزەری
هەر گرد و ماچ و زوانەکە هەر جەگێڵک و ئازەری کۆن و هەتا سیوەندی و وفسی و نەتەنزی و هەتا مێوە لە جمهوری و باجەلانی و یارسانی جە ئێگەی هەورامان و جەگەرمیانی ڕەنگین فرۆسپاسی بەڕێستان مەکەرم ئەرکتان سپاس پەی تەلەڤیزیون و کەربووکی فرۆسپاس مەکەرم تەلەڤیزۆنی یۆتانن خزمەتی نەتەوە گەل و نیشتیمان مەکەڕەوە فرۆسپاسی بەڕێستان و دەڤەرە جوانەکە و ئی پێشوازیە گەرمەتان مەکەرم ئەرکتان کێشە فرۆسپاس بنەرانی خۆشەویستمان ئامای مێوە کۆتایی بەرنامەکەمان تا ئەڵلقەیەکی تر مارزمتانە جگا سوپاسی دکتۆریش بەکەرم کە وە شێوازێکی زانستی ڕێزمانی ڕوونکردنەوەی فرۆ جوانش پەیمان کرد هیوادارن مێ خزمەتی شمەی ئازیزمان کردەوی تا بەرنمەیەکی تر و ئەڵلقەیەکی تر وەش و شیرین بدێ